بینەرانی ئازیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. من بنار مستەفا هاتمەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە دۆخی پەنابەران لەسەر سنووری پۆڵندا و بیلاڕووس. بەرنمەکانی ئەم هەفتەی پێشەنگ TV پێنجشەمان نابێت بەڵکو بەهۆی ئەو دۆخە کە ئێستا لەسەر سنووری بیلاڕووس و پۆڵندا لە ئارادایە. بەرنمەکانمان تایبەت دەبێت بە سەبارەت بە تاوتۆکردنی ئەم دۆخە و بۆیە ئەمڕۆ چوارشەممە پێشکەش دەکرێت. ئەم بەرنمەیە لەم بەرنمەیەدا دەشتی جەمال سکرتێری فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی لەگەڵماندا ئامادەیە. ئێوارە باش دەشتی جەمال و سوپاس کە توانیت لەم ماوە کورتەدا میوانداری ئێمە قبولکەیت و دەزانم کە کۆمەڵێ چاوپێکەوتنی تر هەر ئەمڕۆ لە کەناڵەکانی کێنێن و NRT و زۆر دەستگایتری ڕاگەاندنەوە پەیوەندیت پێوە کراوە و گفتوگۆ ئەنجامەدەیت و سوپاس کە توانیت لەم دەرفەتە کورتەیە میوانداری ئێمەش قبول بکەیت. زۆر زۆر سپاس ێوارەی ئێوە و بینەران و بیسەرانی پێشەنگ TV باش منیش سپاستانەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. ئەو دیمەنە دڵتەزێنانەی کە لەسەر سنووری پۆڵندا و بیلاڕووس بڵاو دەبێتەوە ناخی هەموو مرۆڤایەتی هەژاندووە و بابەتی گەرمی تەواوی دەستگا ڕاگەاندنەکانە و لە زۆر لایانی دەمەوێت کە تاوتوی ئەو لایەنانەی بکەین کە پەیوەستن بەم ڕووداوە. بەڵام ئەگەر بە کورتی ئاماژەیەکی پێ بدەیت ئەوەی کە ئێستا لەسەر سنووری بیلاڕووس و پۆڵندا ڕوودەدات چییە؟ بەڵێ طبعاً بەداخەوە لە دوو ڕۆژی ڕابردووە شاڵاوی پەنابەران بۆ سەر سنوورەکانی پۆڵندا و گیرخواردنیان لە بینی بەلاڕووس و پۆڵندا و مامەڵەیەکی نامرۆڤانە کە لەلایەن پۆلیسی پۆڵندی و پۆلیسی سەرسنووری بەلاڕووسیاوە ڕوبەڕووی ئەو پەنابەرانە بۆوە واقعاتێکی دەردناک و ناخەژێنی خستە سەر زوومی کامێرەکانی ئەمڕۆی جیهان و بەو معنایە بە خەڵکی جیهان و بەو معنایە خەڵکی ئازادی خواز و ئینسان دۆستی دنیا دڵیان ڕاچڵەکا بۆ ئەو دۆخە کە بەسەر ژنان و مناڵان و پەنابەر و ژنان و مناڵان و پەکەوتەیەکا کەو کە قوربانی جەنگ و نائارامی و دۆخێکن کە بە دوور لە ئیرادەی خۆیان بۆ گەڕان بە شوێن ژیانێکی باشتردا بەداخەوە لەگەڵ ئەو دۆخەیە بەرەو ڕوو کرامنەتەوە و بەو پێش هەموو فشارە نێودەوڵەتەکان و هەموو دەستگا و ناوەندە نێودەوڵەتەکان حکومەتەکانی ئەوروپا و هەتا بەلە رووسیا و هەموو لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەم مەسەلەیە کەوتنە سەرخەت. بەڵام ئایا کەوتنە سەرخەتی ئەوان بۆ چ مەسائلێک بوو؟ معلومە کە ئەمڕۆ مەسئلەی پەنابەری وەک ئەوەی کە هەمیشە بووە لە دنیادا کەیسی پەنابەری هەمیشە کەیسێکی سیاسی بووە بەدەست ئەحزابی ڕاستی وڵاتانی یەکێتی ئەوروپاوە لە نێو پەرلەمان و دەورەی ئینتیخابات و هەڵبژاردنەکانیان و ئێستاش ئەم مەسەلەی کەیسی پەنابەری بەڕاستی کراوەتە کارتێکی سیاسی لە بینی کێشەی بەلاڕووسیا و وڵاتانی دیکەی ئەوروپاوە. بەو هۆیەوە بەلاڕووسیا کارتی پەنابەری کردوتە کارتێکی فشار بۆ سەر وڵاتانی یەکێتی ئەوروپاکەی دڵی خۆی خواستی ئەو دەواازەی کردوتەوە ڤیزەی خستۆتە اختیاری و مەیدانی قاچاقچیەکانی گەرم کردووە و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە مەسئلەی پەنابەر بکات بە وەسیلەیەک بۆ دڵڕازیکردنی یەکێتی ئەوروپا و هەڵبڕینی ئەو ئابلوقەیە کە لەسەریانە. بە معنایە مەسئلەی پەنابەر بۆتە وەسیلەیەک بەدەستی وڵاتانی ئەوروپا و ئەو بەرتریش کە وڵاتانی ئەوروپایە بەداخەوە بە شێوەیەکی ئەو پڕی نامرۆڤانە و دڕندانە و دوور لە هەموو پرانسیپ و پیاوانە نێودەوڵەتەکان لەبارەی مافی پەنابەریەوە لەبارەی حقوقی ئینسانەوە لە وڵاتانی ئەوروپا و حتا ئەو بڕیارنامانەی کە وڵاتانی ئەوروپا خۆیان ئیمزان لێداوە تەماشاکەی پاشگەز بوونەتەوە بەو شێوەیە مامەڵاکەن و حتا ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە پۆڵندا وڵاتانی ترەبینی کە کاتونەتە سەرخەت و داواکەن کە حکومەتی پۆڵندی ڕێز لەم ئینسانانە بگرێ و بەپێ قوانینی نێودەوڵەتی مامەڵیان لەگەڵکە نەکرد ئەوانە بگرە ئەو ڕووداوە دڵهەژیانە خەڵکی ئازادی خوازی ئەو سنوورانەی هێناوەتە سەرخەت لە چەند ڕۆژی لە ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردووە بە شێوەی لایتی سەوز ئاڕاستەی پەنابەرانەکە بۆ توانن کە بۆ سەر ئەو سنوورانە کە ئێستا تەنراوە بە هێزی پۆلیس زیاتر بە خۆیان دەڵێن 15,000 پۆلیسی
پۆڵندا بردۆتە سەر ئەو سنووراروباری نائاسایی ڕاگەیاندووە لەگەڵەوە تەماشاکەی خواردن ئەبرێ بۆ پەنابەرانە و ئەو فشارانەی لەم یەک دوو ڕۆژەیە بوو سەلیبی ئەحمەری ناچار کرد کە خواردن و پۆشاک و جلوبەرگ بگەێن ئەو دۆخەی کەمڕۆ پەنابەران لەگەڵ یا بەرەو ڕووکراونەتەوە. بەداخەوە هەتا ئێستا سیاسەتی وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی وڵاتی ئەڵمانیا فشارەکانیان لە ناو یەکێتی ئەوروپایە تونتر کردوتەوە بۆ سەر بۆ ئەوەی کە ئەو سنوورانە تونتر بکرێنەوە ڕێگە نەدەن بەربگرن بەو شەپۆلە لەو ئەو شەپۆلەی پەنابەران و یا ئەو دەواازەی کە ئێستا بۆتە دەواازەیەک بۆ بەڕێکەوتنی پەنابەران وەلێوە ڕێگریان لێ بکەن و ڕێگە بگرن ئەم شاڵاوە بچێتە وڵاتی ئەوروپا و باڵم ڕووبکەنە ئەڵمانیا و وڵاتانی تر. بۆیە هەتا ئێستا هەوڵەکانی ببەخشن هەوڵەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا کۆمەکردنە بە دەستگای فۆرنتێکس خستنە اختیاری امکاناتێکی زۆرە بۆ ئەو دەستگایە و هاوکاتیش ناردنی پۆلیس و هێزی زیاترە بۆ کۆمەکردن بەکەوەی کە خۆیان چارلز میشێل ڕایگەیاندووە لە کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا وەگەوەی کە وەزیری خارجی ئەڵمانیا خۆیان ڕایانگەیانوە هەموو تا ئێستا سەری زمان و بنی زمانیان ئەوەیە کە چۆن کۆمەککەن بە وڵاتانەی ئەوروپا لەوانە پۆڵندا و لیتوانیا و لاتیڤیا ئەو وڵاتانە بۆی کە سنوورەکانی خۆیان تون بکەنەوە و بەو شێوەیە بەربگرن بەم شاڵاوە هەروەک چۆن لە دەورەی چەند ساڵی ڕابردووە لە ڕێگای ئیتیفاقی ئیمزاکردن لەگەڵ ساڵی 2016 لەگەڵ حکومەتی تورکیایە ئیتیفاقیان کرد کە بۆ ئەوەی ئیمکانەتێکی گەوریان خستە اختیاری وڵاتی تورکیا بەوەدانی هەنێ ئیمتیازاتی تر سنوورەکانیان بۆ تون کاتەوە و هەر کاتێکی حکومەتی تورکیا مشکلاتێکی بوو بێ لەگەڵ یەکێتی ئەوروپایە پەنابەرانی هەڵاوەتە سەر و سنوورە خۆی هانی داون. ئێستا خەریکە هەمان ئەم سیاسەتە لەلایەن وڵاتی بەلەڕوسیا و بە پێچەوانەشەوە لەلایەن وڵاتانی تر یەکێتی ئەوروپاوە ئەم مامەڵە نائینسانیە مامەڵە قێزەوەنە بە ژیان و چارەنووس و ژیان و داهاتوی ئەو پەنابەرانەوە بەڕێوە دەبن. بەڵێ ئەوەی کە باس دەکرێت لە میدیاکان بە گشتی کە زۆری ئەم پەنابەرانەی کە ئێستا لەسەر ئەم سنوورەن و گیریان خواردووە لە هەرێمی کوردستانی عێراقەوە هاتوون. پێم خۆشە دواتر سەبارەت بە و لێدوانانەی کە نوێنەرانی حکوومەت داویانە قسە بکەین، بەڵام ئەگەر سەرەتا بە شێوەیەکی گشتی ئەم پرسیارە بکەم کە بۆچی لە هەرێمی کوردستانەوە بەم ڕێژە زۆرە خەڵکی ڕێی پەنابەری دەگرێتە بەر و ئامادەیە ئەو جۆرە چارەنووسە بۆ خۆی هەڵبژێرێت و بە ئومێدی ژیانێکی باشتر و کوردستان جێبێڵێت. بەبڕای من هۆکاری ئەساسەکەی کورت و پوختە و دەسەڵاتەیە ئەو حکوومەتەیە دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتیە ئەوانە سەبەبی هۆکاری ئەو کارە ساتانەن نەکەرەوەی لە سێ ڕۆژی ڕابردووە ڕوویداوە بەڵکو هەموو ئەو هۆکارانەی کە لە چەند ساڵی ڕابردووە بەدەیان ئینسان بەدەیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوونەتە خۆراکی دەریاکان بەدەیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو ڕێگەی لە ڕێگای ژیانی هات و نهاتی پەنابەریە ژیانیان لەدەستداوە بەدەیان ئینسان نەکرد. ئەوە چەندین فاکتۆر هەیە کە ئەمانە هۆکارن لە هۆکاری ئەوەن کە بەلێشاو هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەنجان و لاوانێکە ناومێت کراون لەو کۆمەلگایە ئەو ڕێگا سەخت و پڕدەردەسەریە بگرنە دەست. بە بڕوای من چەند فاکتۆر هەیە کە ئێمە ئەتوانی لەو بارەوە باسی کەین کە واقعەتی تاڵی ئێستای خەڵکی کە واقعەتی تاڵی ئێستای خەڵکی کوردستان نیشانەیە. ئێمە بینین کە 30 ساڵە دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی کوردستانیان بەدەستەوەیە، خەڵکیان هاوڵاتیانی ژێردەستی خۆیان لەگەڵ نەهامەتی هەژاری بێکاری دەردەسەری و بێکاری بێموچەیی نەبوونی هیچ جۆر خزمەتگوزاری سەرکوتی ئازادیەکانی خەڵک بێمافکردنی خەڵک وە گەندەڵیەک تا سەرمۆخ خەڵکی کوردستانیان لەگەڵ ئەم دەردەسەریا بەڕۆ کوردۆتەوە. خەڵک ئەمڕۆ هەژارە، خەڵک نانیە بیخوا، خەڵکەوە تا سەرمای زستان هاتووە بەرمیلی نەوتی بە 180,000 دەسەکەوێ لەو کۆمەلگایە، خەڵک سێنۆ پارەی کارەبایە
کارەبای 24 ساعتە ئاوی 24 ساعتە بۆتە ئاواتێکی دوورە دەست بۆ خەڵکی ئەو کۆمەلگایە خەڵک دیناری پاراستۆڵێکی لە گیرفانانیە هیچ شتێک نەماوە هەموو شتێکیان ئەم دەسەڵاتدارێتی یەکێتی و پارتیە لە ساڵی ڕابردووە سەرباری نامەعلومکردنی چارەنووسی ئەو کۆمەلگایە کە خەڵک سەر دەخاتە سەرسەری نازانێ بانی چ بەڵایەکی لێ بەسەر دێ نازانێ حکومەتی تورکیا دێتە سەری حکومەتی ئێران دێتە سەری لە چۆ ڕووکەت ئاراستی هەولێرەکی لە چۆ ڕووکەت ڕووکاتە ماڵ و حاڵی خەڵک ژیانی خەڵکیان لە ناو مەعمەعەیەکی فدرالیزمێکی شکستواردوو کە خۆیان باسییان کرد کە خۆیان ئیدیعای ئابووری سەر بە خۆیان کرد بۆ دەورەیە کە خۆیان هەر خۆیان بوون دەستی سەرانی ئەحزابی میلیشیا و شیعەکانی بەغایان ماچ کرد و خەڵکیان گەڕانەوە بۆ ئەو فدرالیزمە شکستخواردەی کە لە چەند ساڵی ڕابردووە دوای ئەوەی کە خۆیان گەشتنەوە نەتیجێ و خەڵکیان ئەوە کرد ئێستاش شەڕی پۆست و دەسەڵات دەکەن ئێستاش هەروە خەڵک بڕنە هەر وەک چۆن ئیدیعای ئەوەی کە دەستی خەڵک بگرن بی بەنەبەر نەمسونەکانی گوایەوانە چن بە ژۆندەکانی خەڵک لە بەغا ئەپارێزن بە بڕوای من ئەمانە هۆکارێکن کە خەڵک چارەنووسی ئایندەی معلوم نییە لەو کۆمەلگایە هەتا خودی ئەو حیزبانە خۆشیان نازانن یاریەکەن لە مابەینی ئەمریکا دەوڵەتانی منتیقەکە و سیاسەتی خۆیان گرێداوەتەوە بە نرخی ڕۆژ بە نرخی پاراستنی دەسەڵاتیان هێشتنەوەی کورسەکانیان بۆ ئەمانە هەموو لەسەر ژیان و ئایندەی کە مەسیری ئەو کۆمەلگایە معلوم نییە لەوەش زیاتر هەژاری بێکاری گرانی بازار نەبوونی هەلی کار نەبوونی خزمەتگوزاری تەندروستی هەموو ئەم بەخەستەسەکردنەی کە دەستیان بردو بۆ هەموو ئەو بوارانی کە کەرتی گشتی بووە لە خزمەتگوزاری لە سلکی تەندروستیەوە لە سلکی پەروەردەوە هەمووی وێران کراوە و لەگەڵ هەموو ئەمانەشا وەختی خەڵکی ناڕازی کوردستان ناڕەزایەتیەکە داوای پاروێ نان بۆ مناڵەکانیەکە ئەبینی کە مامۆستایانی شەرافەتمەندی ئەو کۆمەلگایە کەونە بەرشەق لەلایەن ئەو دەسەڵاتەوە ئەمانە حرمەت و کەرامەتی ئینسانیان قسۆتە ژێر پرسیارەوە لەو کۆمەلگایە ئەمانە بکوژی ڕۆژنامە نووسن ئەمانە بکوژی ژنن ئەمانە سەرکوتگەرن ئەحزابی تاڵانچین ئەحزابێکن ئەوە ئێستا ببینێن کە لە نێو خۆیانە کەوتونەتە ژەهر خواردنی بەکارهێنانی ژەهر بەرامبەر بێتی هەرچی وەسایل هەیە بۆ مانەوەی خۆیان و هەرچی وەسایلی سەرکوت هەیە بەرامبەر بە خەڵک بەکاریان بردووە خەڵک ناچارە خەڵک بۆ هەموومانە ناڕەزایەتیان کرد ئاوڕێ بدەینەوە بە ئەو ناڕەزایەتیانی کە لە دەورەی دەستەی ناڕەزایەتەکانی خەڵک لە کورسانەوە دەستی پێکرد کە مۆنومنتی هەڵەبجەیەتی یاسووتا تا حەڤەی شوبات کە بلۆکی بینی دەسەڵات و خەڵک ئیترڕما هەتا خەڵک هەموو بە هەموو شێوەیەک ناڕەزایەتی خۆی کرد و داوای خۆی خستە بەردەم ئەم دەسەڵاتە 30 ساڵ تەجروبەی کرد پەرلەمان و حکومەتی دوو قۆڵی بینی حکومەتی 5 قۆڵی بینی ئێستش حکومەتی 3 قۆڵیە هیچیان بۆ خەڵک نەکردووە پەرلەمان بۆتە دیوەخانێک بۆ جێبەجێکردنی ئەجەندا و دەوڵەمەندکردنی مستێک لە دار و دەستەکانی خۆیان لەو لاوشەوە زۆرینەی خەڵک لەگەڵ هەژاری لەگەڵ نەداری لەگەڵ بێکاری شەوانە شەو و ڕۆژەکەنەوە بۆی کە هەوڵ و کۆششیانەوەیە کە پاروێنان بۆ سەرسفرەی مناڵەکانیان بێنن ئەمانە هەمووی هۆکارە واقعیانن کە ئەو واقع تاڵن کە خەڵکی کوردستان گەنجان و لاوانی ئەو کۆمەلگایە کە چەندین ساڵ خوێنویانە بەرهەمی چەندین ساڵی خۆیان کۆکەنەوە بە ئومێدەوەی تعیین بن بەڵام بەداخەوە تعینات بە تەسکیاتی حیزبی تعینات بە واستەی حیزبەکان دەیان ئەوەتانێت دەرچوانی یەکەم و دووهەمەکانی زانکۆکان هەموو لە ماڵەوە خزێنراونەتە ماڵەوە ئەمانە هەموو هۆکارە واقعیانن کە پاڵنەرن بە خەڵکێکەوە کە ئەو ڕێگانە هەڵبژێرێ من دەزانم کە هەموو خەڵکی کوردستان هەموو ئینسانێک لەم دنیای ئازادە لە چۆ پێی خۆشە حەقی سەفەر و ئازادی سەفەر و هاتوچۆ و هەڵبژاردننی شوێنی ژیانی بێ ئەوە مافە وە سەرەتاترین مافێکی دیموکراتیە کە هەر ئینسانێ لەم دنیاە دێتە ئاراوە حەقێتی لەسەر ئەو دنیاە لەسەر ئەو کۆمەڵگایە چۆن فکرەکاتەوە بۆ چوونی خۆی بڵێ بەڵام ئەو کۆمەڵگایە سەرکوتەکرێت لەو کۆمەڵگایە دەکوژرێ ئەگەر
واوەتر لەو چوارچێوەیە کە ئەحزابی دەسەڵاتدار دایان ناوە بچێتە دەرەوە ڕوبەڕووی کوشتن و تیرۆر و ئەوە زیندانەکانی بادینان ببینین لەسەر چی ئەوانەیان گرتووە لەسەرەوە چون داوای نانی خەڵکیان کردووە لەسەرەوە چون داوای موچەی خەڵکیان کردووە بەڵام حکمیاندان تۆهمەتیان بۆ خەڵک سازدا کەوایە ئەمانە هەمووی عاملێکی واقعین بە بڕوای من کە هۆکاری ئەساسی ئەو دەسەڵاتەیە کە پاڵ بە خەڵکەوە دەنێ کە ئەو ڕێگەیە هەڵبژێرن ئەگەر چی لەگەڵ دیفاعی تەواوم لەوەی هەر ئینسانێک ئازادە چ جێگایەک هەڵبژێرێ بەڵام بەداخەوە ئەمە ناڕەزایەتیەکی سلبیە تا ناڕەزایەتی ئیجابی ئەوەیە ئەم هاوڵاتیانە ئەم دایان گەنج و لاوە دەستنە نێو دەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دەستنە نێو دەستی هاوچیانەوە بۆ گۆڕینی ئەم دەسەڵاتە بۆ بەهێزکردنی بزوتنەوەی وەلانانی ئەم دەسەڵاتە بە بڕوای من ئەمانە ئەو هۆکارانن کە لە پشتی ئەو واقعە تاڵەوەن کە پاڵ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەنێ ژیانی پەنابەری هەڵبژێرە. ئەمڕۆ سەرنجام نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان هاتنە سەرخەتەوە ئەگەرچی پێش ئەمان زۆرێک لە وڵاتانی تری ئەوروپا و تەنانەت ئەمریکاش لەم بارەیەوە قسەیان کردوام ئەمڕۆ نوێنەرانی حکوومەتی هەرێم هاتنە سەر قسە و بەجێ لە خەمساردیەکی زۆر ئەوەی کە هەر کەسێک تەماشایکە ئاماژان بە کۆمەڵێ بابەت دەدا کە ڕەنگە کەمتر پەیوەندیان بە هۆکارە سەرەکیەکانەوە هەبێت بۆ نەباسییان لەوە کرد کە دیاردەی کۆس دیاردەیەکی ئاسایی و لە مێژەوە هەبووە یاخود باسییان لەوە دەکرد کە لە کوردستاندا حکوومەت 120,000 هەلیکاری ڕەخساندووە یا باسییان لەوە دەکرد کە هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ شەڕێکە لە نێوان پەکەکە و تورکیادا هەیە لەسەر ناوچە سنووریەکان و هەموو ئەمانش بەجێ خۆی و باسییان لەوە دەکرد کە ئەم بابەتە سیاسی کراوە لە بەرامبەر حکوومەتی هەرێمدا قسەی ئێوە لەسەر ئەم جۆرە تێڕوانی نوقسانەی حکوومەتی هەرێم چییە؟ بە بڕوای من ئەم تەبریرانەی کە دەسەڵات لە بەرامبەر هەر احترازێکی خەڵکە کە ڕوبەڕویانە بێتەوە یا لە بەرامبەر هەر کارە ساتێک بۆشان خاڵیکردنەوە معلومەوانە بێت تەبیر بێننەوە تەبریریەوە بێننەوە گوایە ئەم پەنابەرانی کە ڕووەکەنە ئەم وڵاتانە و کەیسەدەن دەسەڵاتی هەرێم ناشرینەکەن بەڵام لە کاتێکە یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێم ناشرینترین دەسەڵاتن لەم دنیاە ناشرینترین دەسەڵات گەندەڵیان دزیان کوشتنی خەڵکی بێتاوان ئامارەکانی ژنکوژی کە منەظەماتە جیهانیەکانی وەکو تا وەزارەتی خارجی لەسەر بارودۆخی حقوق ئینسان لە کوردستانە بارودۆخی ژنان بارودۆخی ڕۆژنامە نووسان لە چەند ساڵی ڕابردووە عکس کراوەتەوە ئەوانن کە کۆمەڵگەی کوردستانیان ناشرین کردووە نەک هاوڵاتیەکی بەدبەخت کە ژیانی بەبارم تەگیراوە کە دەست کراوەتە نێو بینیەوە ئەڕوا بە شوێن ژیان ئاگەڕێ ئەم ئینسانە ئایا بەڕاستی ئەمانن کە ژیانی سونعی هەرێمی کوردستانیان ناشرین کردەوە یا ئەوە ئەو دەسەڵاتن یەکێتی و پارتی کە خۆیان ناشرینن کە کردەوەکانیان ناشرینە کە سەرکوتگەرن کە تاڵانچین کە ژیان و داهاتی ئەو کۆمەڵگایان لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بۆ خۆیان قۆرۆخ کردووە دەست و پەیوەندەکانی ژانێکی شاهانەیان بۆ خۆیان و دەست و پەیوەندەکانیان دروست کردووە دەیان سەدان کۆمپانیایان پێکەوە ناوە سەدان ئوتێل و دەرمان عقد لەگەڵ کۆمپانیای دەرمان و دەیان ئیمکانیەت و باخ و ڤێلایان بۆ خۆیان و بۆ دارودەستەکانیان بە وجودیان ناوە خەڵکیشیان لەگەڵ ئەو دۆخەیە بەڕۆ کردوتە لەگەڵ هەژاری و گرانی و نەهامەتیە بەڕۆ کردوتەوە بۆ ئێمە پێمان وایە هەموو میدیعانەی کە سەرانی حکوومەتی هەرێم لەژێر ئەم فشارە جیهانیانەیە لەژێر ئەم احترازاتانەی کە لێرە و لەوێ بەڕێکەوتووە چ لە تۆڕە کۆمەڵایەتەکان چ احترازاتانەی لەلایەن خەڵکی ئازادی خوازن و ئێمە وەکو فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیەوە لەسەر تاسەری وڵاتان لە ڕێگەی شەبەکەی نوێنەرانەوە بەڕێمان خستووە خەریکن تەبریرەیەنەوە خەریکن جۆرێ یا ئەوە مەترەحەکەن کە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت لە مودووە
ویزەی کار و ویزەی کە ئەمانەی دیعایشی پوچ و هەڵخەڵەتانی خەڵکە ئەوانە حکومەتی میسرن ئەوانە حکومەتی تووشیان بڕۆن عقد و لەگەڵ خەڵکێک کە ئەمڕۆ بێکارە چەند عقد لەگەڵ حکومەتی ئەڵمانی ئیمزاکەن و هێزی کاری خەڵکی کوردستان بەرنایەوێ بە بڕوای من ئەمانە ئیدعایەکەن لەژێر ئەم شەپۆلی ناڕەزایەتی کە ڕوبەڕوویان بۆتەوە بۆ بەلاڕێیابردنی خەڵکە دەنا ئەگەر ئەوان کۆچی ئەوەی خۆیان ئەڵێن کۆچی یاساییکەنەوە و ویزە بدرن بە خەڵک بەڕاستی کوردستان یەک کەسی تیان نامێنە بەغێری ئەم گەندەڵ و جەردە و قاڵانچیە و دەسەڵاتە میلیشیا و بنەماڵەیی کە ژیانی خەڵکیان لە قاڵب باوە بۆیە ئەمانە ئێمە پێمان وایە ئەمانە تەبریرانەی کە داویانە تەبریری بێبناغن ئەوە وەچی خۆیان جوانکەن دەنا هەر ئەو دەسەڵاتە هەر ئەو نوێنەری کە ئەو قسانەکە ئەو بەناو حکومەتی هەرێمێ خۆیان هۆکاری ئەم ئاساتەن ئەم کۆچە بە کۆمەڵەن ئەم ڕەوە بە کۆمەڵەن کە ژنان و مناڵان و پیر و پەکەوتەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرتویانەتە بەر ئەو بزانن کە هەر ئێستا دەیان ئاوڵاتی هەرێمی کوردستان لە نێو گرتوخانە دەست بەسەرەکانی لیتوانیا ڕاگیراون کە لە دوو ڕۆژی ڕابردوایمە بڕاومان کردەوە کە ناڕەزایەتیان دەربڕیەوە بەرامبەر بەو دۆخەی لە کەمپەکانە لەگەڵی بەرۆڕون لە پۆلۆنیا زیاد لە 1200 هاوڵاتی عێراقی و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە وەزعێکی دۆخێکی ناخۆشاژین ئەمە جگەل لەوەی کە لە تورکیا وڵاتانی دیکەی دراوسێ و فەڕەنسا و جەنگەڵەکان و ئەمانە دەیان هاوڵاتی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی دۆزینەوەی دەرفەتەکان لەم دۆخە نەجاتیان بێ ئەمە هەموو بەرهەمی وەزعێکە کە ئەو حکومەتی هەرێمی کوردستانە ئەو دوو حیزبی بنەماڵەیە و حزابەکانی تری پاڵدەستیان بەسەر ژیانی خەڵکی کوردستانە دایان سەپانوە بۆیە بەم هێنانەوەی ئەم تەبریرانە دایانەوەی ڕووکاری خۆیان جوانکەن نمایشێکی دەنا ئەوەی کە ڕوویدا و یاخود ئەو کارەساتی خنکانی بە کۆمەڵەی گەڕانەوەی جەنازە بە کۆمەڵانەی دەریای ئیجا ئەگەر هەر حکومەتێکی بەواقعی حکومەتی و دەسەڵاتی خەڵک ببوایە بەڕاستی بۆ ئیستیقالیان لە کارەکەی خۆیان دەبوایە پۆستەکانیان جێ بێشتایە تازە هاتون ئەڕۆین سەردانی حکومەتی پۆلۆنیاکەین بەناو پەرلەمانەکەیان ئێوە سەردانی حکومەتەکەن بۆ تێکدانی ژیانی خەڵک ئێوەیەک بوون کە لە چەند ساڵی ڕابردووە ئێمە هەموو بەڵگەکانمان ئاشکرا کرد کابینەیەک لە دواکانی حکومەتی هەرێمی کوردستان بوو هەر بە ژیان و چارەنووسی ئەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئیتیفاقیانی ئیمزاکرد لەگەڵ حکومەتی دانیمارک لەگەڵ حکومەتی سوید لەگەڵ حکومەتی بەریتانیا کە تایاری سەربازی بەکارێ بێنێ بۆ ناردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیان خستە بۆ سەر پشت بۆ دیپۆرتکردنەوە و تێکدانی ژیانی کەسانێک کە بە شوێن ژیانەوەن کە بە شوێن ژیانێکی ئارام و ژیانێکی شایستەوەن دەنا کێ دەستی ئەوانی گرتە بوو 30 ساڵە دەسەڵاتیان بەدەستە بوو 30 ساڵ کەم نییە ئەو هەموو ئیمکانەتی گومرگ داهاتی نەوت زەڕایی بۆ ڕسوماتێکە لە خەڵکە سندێ ئەمانە کۆڵێک ئیمکانەتی گەورە بوون ئەگەر سەرف کرایە بۆ خۆشگوزەرانی بۆ ژیانی خەڵک بۆ خۆش بژێوی ژیانی خەڵکی کوردستان ئێستا هیچ هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئەو ڕێگای میحنەت و پڕ دەردەسەری هەڵنەبژار بەڵام بەداخەوە ئەوان خۆیان و دەسەڵاتی بنەماڵە و کەسە نزیکەکانی دەرەجە نزیکەکانی دەوروبەری خۆیانیان گەیانۆتە لوتکە و خەڵکی کوردستانیشان لەگەڵ ئەم دۆخە بەڕە ڕوو کردوتەوە کە نەفرسەتی کاری ببێ نەکاری ببێ نەمیبێ بێکاری ببێ نەفان نەمافی ببێ نەجادەوبانی باش بێ نەخزمەت گوزاری تەندروستی بێ نە سیستەمێکی تەندروستی باڵای ببێ نە ئیمکانێتێکی ببێ بۆ خستنە اختیاری ئەو گەنجانەی کە ئەمڕۆ لە هەموو وڵاتێکی دنیاە گەنجان سەرمایەکی گەورەی کۆمەلگان بەڵام بەداخەوە گەنجانی ئەو کۆمەلگایە ناومێت کراوە پۆل ریز کۆمەڵ بە کۆمەڵ لە شار و دیاتەکانی کوردستانەوە ڕۆژانە و هەفتانە و مانگانە لەسەر تاسەری وڵاتانی دنیا و لە وڵاتانی دراوسێەوە پەیوەندی بێمەوە کرێ و ئێمە ڕێنماییە خێنە بەردەمیان لە دەست ئەو دەسەڵاتە هەڵدێن.
پێش ئەوەی کە دو پرسیارم بکەم لێرەدا سەرنجی یان باڵی پرسیارێکێک لابینەران ئەڵێ ئەگەرچی خۆتان بە شێوەیەک ئاماژەتان پێڵێ ئایا هۆکاری ئەم بارودۆخە حکوومەتی عێراقا کە بووچە و موچە نانێرێت بۆ هەرێمی کوردستان ئەگەر پێتان خۆش لەسەر ئەوە وەڵام بدەنەوە هەروەها بە کورتیش ئاماژە بۆ بدەن کە ئایندەی ئەم پەنابەرانە چۆن دەبینن. بەڵێ طبعا من ئەو شتە بڵێم هەروەک لە سەرتاشە وتم مەسلەی هۆکاری ئەوەی کە خەڵک ڕووەکات ئەم ژیانی پەنابەری هەڵبژێرێ بەڕاستی زۆر فاکتۆرن یەک فاکتۆر نین و ئەم بم بەشم بەردەوام تەلەفۆنەکرێ زۆر فاکتۆرن یەکێک لەو فاکتۆرە ئەساسیانە وەک باسم کرد مەسلەی ئەساسی نادیاری ناسەقامگیری و نامەعلومی چارەنووسی و کۆمەلگایە کە خەڵکی تیاڕاگیراوە و مەسیرێک لە دووڕیانێک کە 30 ساڵە ئەم خەڵکی تیاڕاگیراوە مەعلوم نییە هەتا حیزبەکان خۆشیان نازانن چیەکەن خۆشیان نازانوە گوتم یاریە کە ئەمانە خەڵکیان قسۆتە نێو یاریەکەوە لە مابینی سیاسەتی ئەمریکا و دووەلی غەرب لە مابینی دەوڵەتانی دراوسێ لە مابینی کێشمەکێشێکە ئەمڕۆ لە نێو حیزب و شوعبە و لایەنە شیعی سونەکانی بەغادا هەیە ئەمە هۆکاری ئەساسیە بەدوای ئەوانەدا مەسئلەی بێکاری گرانی بازار نەبوونی هەلیکار هەژاری و هاوکات نەبوونی خزمەت گوزاری ئاماف و ئازادیەکانی خەڵک و هەتا نەبوونی موچەش لە پاڵ ئەمانەدا لە هیچ ئەوەی کە ئێستا ڕۆدا لە کوردستانە و ڕوویداوە لە هیچ شوێنێکی دنیاە تۆشتیوا بەدی ناکەی کە هاوڵاتیەک کارمەندێک مامۆستایەک پەرستارێک کار بکە و موچەی پێنەدەن بە بڕای من ئەمانە هەموو فاکتۆری ئەساسین هەموو ئەو یەکێتی پارتی ئەحزابی دەسەڵاتدار لە عێراق و کوردستانە هەموو دەستیان خستۆتە نێو دەست یەکەوە بۆ پاراستنی بەرژۆندێ باڵەکانی خۆیان شەڕی ئەوان یەکگرتووی ئەوان هیچ ڕەبتێک و هیچ منفعەتێک بەقەدر سەرەدەرزیەک بەرژۆندی خەڵکی تیانە ئەوانە معلومە کە خەڵکیان لە نێو ئامادە نین ئەو سەدان و ئەو داهاتە گەورەی لە نەوت و لە سامانە سروشتەکان و لە هەموو ئەمانە دەستیان کەوێ معلومە کێشێوان ئەمڕۆ لەگەڵ بەغا و لەگەڵ بەغایە چییە وە ئەمانە یەکدەستن خۆیان یەکدەستن بۆ ئەوەی کە ناڕەزایەتەکانی خەڵک سەرکوتکەن دەنا هەر ئەو ناڕەزایەتیانەی کە لە جنوب و وەسەط لە ئۆکتۆبەرا ڕوویدا گەورەترین وەڵامی دانشکێن بوو بە حکومەتی عێراقی و حکومەتایی لەبەرێک هەڵوەران وەڵام اعترازە وەڵام ڕێکخراوکردنە وەڵام هێز یەخستنی هێز و ئیرادەی خەڵکی کرێکار و زەحمەکێش و سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگایە بۆ ئەوەی کە ڕۆژێ زووتر تەمەنی ئەم دەسەڵاتە کورتکەنەوە ڕۆژێ زووتر ئەم بەڵایە لەسەر ژیان و داهاتووی ئەو کۆمەلگایە کۆتایی بێنن و ئەم تەجروبەیە نیشانیدا حەڤەی شوبات نیشانیدا خەڵکی کوردستان و خەڵکی وەسەط و جنوبی عێراق تەجروبەیەکی گەوریان لە پشت سەرناوە هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی گەورترین تەجروبە بۆ خەڵکی کوردستان بۆیە تەنها و تەنها ڕێگە بۆ باشکردنی ژیانی خەڵک بۆ جێڕانەوەی موچەکانمان بۆ نەبڕینی نانی سەرسفرەی مناڵەکانمان بۆ خزمەتزاریەکی خۆڕایی و وەخستنی اختیاری هەموو ئیمکانێتێکەوە بۆ خەڵک لە گرێویەوەیە کە دەسەڵاتێکی سکۆلار دەسەڵاتێکی کە مافی یەکسان بۆ هاوڵاتیانی بەڕسمی بناسێ دەسەڵاتێک کە سەرجەم ماف و ئازادەکانی بۆ هاوڵاتیان بەڕسمی بناسێت دەسەڵات دارەتی خەڵکە دەسەڵات دارەتی شوراییە نەک ئەم پەرلەمانە نەک ئەم دیوەخانەی حیزبەکان بۆ ئارایشی خۆیان بۆ بەلاڕێیابردنی چاواشەکردنی خەڵک بەڕێیان خستووە کە هەموو ژەزانی هیچ نەتیجەیەکی نەبووە و خەڵک لە 30 ساڵی ڕابردووە وەک گوتم تەجروبەی هەموو شتێکی ئەم دەسەڵاتی کردووە بۆیە دەوری ئەوان تەواو بوو بە بڕای من چاکسازی ناخوا هەموو لایەن و حیزب و لایەنە سیاسیانی دیعای چاکسازیانە کرد بە کورسیەکانی دەسەڵاتە سەرکەوتن ئیمتیازیان وەرگرت لە اعترازاتەکانی خەڵک لە ناڕەزایەتی خەڵک
یان کرد بە شەپۆلێ بۆ گەشتنی خۆیان بە ئامانجەکانی خۆ هەلوون دەشتی جەمان لەسەر هێڵماون لەگەڵمان ببوورە پێچێت دەبرەوەی کە فشارێکی زۆر لەسەر بێت و پەیوەندی زۆرتان پێ بکرێت لەلایەن کەناڵەکانی ڕاگەانەوە و ئازادتان بکەین بۆ ئایندەی ئەو ئایندەی بەجیا لە ئایندەی ئەم پەنابەرانە ئەگەر ئەوە بەکوتی ئەماژەیە بۆ بدەیت کە ئەگەر کەسانێک ویستیان لەم دۆخەدا لە پاڵ فیدراسیۆنە بوەستن بۆ هەر هاوکاریەک کە بتوانن بیکەن بۆ ڕزگارکردنی ژیانی ئەم پەنابەرانە و چی بکەن لەوەش ئەگەر بە کوردی ئاماژە پێ بدەیت سوپاسگوزار دەبم. بمبەخشە دەنگەکەت بە باسی دەنگەکەت بەجیا لە ئایندەی بەڵێ لە ئایندەی ئەم پەنابەرانە ئەگەر کەسانێک بیانەوە لە پاڵ فیدراسیۆن پەنابەرانە بوەستن بۆ کۆمەکی ئەم پەنابەرانە چی بکەن؟ بەڵێ ببوورە بەڵێ ببوورە دەنگەکەت بەداخۆ بینەرانی ئازیز کێشەی تەکنیکیمان قەتعی تێکەوت و چەند جارێکیش تەلەفۆناتم بووە لەو بارەی لێبوردنەکەم بەڵام ئەمە ئەو شتە بڵێ بەڵێ فەرموون. بەڵێ لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووە ئێمە لە خۆپشاندانەوە تایەتی تانامەی دەڕا و لە نەچەک و کۆمۆنیستی و یەکێتە کرێکارەکانی دنیا گرنگترین شت ئەوەیە لەم هەڵمەتەیە بۆ نەجاتدانی ژیانی ئەم ئینسانانە جەبهەیەکی تریژەیە لە ئەوروپا هەرم جەبهەیە حکومەتەکانی کۆبوو لەژێر چەتری یەکێتی ئەوروپا و بە لە رووسیا و پۆڵۆنیا ئەو لایەنانە نین دەیان هەروەک ئەو نمونانەی من باسم کرد خەڵکی ئازادی خوازی ئەو وڵاتانە ئێستا هاتوونەتە دەنگ ئێمە گرنگە کە ئەم جەبهەیە تم و تۆڵکەینەوە هەر ئێستا بەڕێخستنی ناڕەزایەتی لەبەردەم نووسینگەکان یەکێتی ئەوروپا لە وڵاتەکان فشارهێنان بۆ یەکێتی ئەوروپا فشارهێنان بۆ ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بۆ کاری باری پەنابەران بۆ سەلیبی ئەحمەر هەروەک چۆن لە چەند ڕۆژی ڕابردووە ئەمەنامەمان ئاڕاستە کردوون و دوێنێشەو ئەو ئیمکانەتانیان بردۆتە سەر سنوورەکان ئەمانە هەمووی دەوری ئیجابیە بێ گرنگترین شت فریاکەوتن و ڕزگارکردنی ئێستا ژیانی ئەم 2500 ئینسانەیە کە لەو جەنگەڵەیە لەو سەرمایە کە معڕەزن تووشی ژیان لە دەستبەن گرنگترین شتەوەی هەرچیمان پێکرێ لە هەر کونجوکە لە بەرەکی ئەم دنیاە ئازادی خوازان دەستخەنە نێو دەستی یەکەوە بە پیرەم بانگوازەی فدراسیۆنەوە بێن لە هەر شوێنێ پێیانەکرێ خۆپشاندان کەن ناڕەزایەتی دەربڕن پەیوەندیکەن بە حزاب و ڕێکخراوەی کرێکارەکانی دنیاوە کە فشار خەنە سەر یەکێتی ئەوروپا فشار خەنە سەر ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری پەنابەران کە بە پیر ژیانی ئەم ئینسانانەوە بچێ و لە مەترسی مەرگ ڕزگاریان بکەین ئەمە تەنها هەوڵێکە کە ئێمە بەپەلە کارێکە کە پێویستە ئەو ئینسانانە بۆ نەجادانیان لەو میحنەتەی کەتیایەتی دەستی بۆ بەرین لە پاڵ ئەوەدا ئێمە وەکو فدراسیۆن دەرگامان ئاوەڵەیە بۆ هاوکاریکردنی هەموو ئینسانانەی کە لە دەست ستەم و نەعەدالەتی و سەرکوت و ئەو دەسەڵاتە هەڵاتون لە هەر شوێنێکی دنیا پەیوەندیکەن بە نوێنەرانی ئێمە و پەیوەندیکەن بە فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی و ئێمە ئامادەین هەموو ڕێنمایەک هەموو جۆر هاوکاریەک بخەین اختیاری ئەم ئینسانانەوە بۆ هەر ئامانجێ هاتبن بە هەر دەلایلێک و کۆمەلگای کوردستانیان جێهێشت بێ ئەمانە ئینسانن و پێویستە دیفاعیان لێ بکرێ و هیوادارم کە لەم چالاکیانەی کە ئەکرێ لە چەند ڕۆژی ڕابردووشرا لە شوێنی تر دەمان بێ داوام لە ئازادی خوازان هەیە لەم چالاکیانەیە بەشداریکەن و زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆم دەرفەتە. دەشتی جەمال سکرتێری فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی زۆر سپاس کە توانیت لە بەرنامە تایبەتە سەبارەت بە دۆخی پەنابەران لەگەڵمان بی ئێوە ئەمڕۆ کۆمەڵە چاوپێکەوتنی ترتان هەیە لەگەڵ کەناڵەکانی NRT بکەێنن و زۆرێک لە دەستگا ڕاگەانەکانی تر بە هیوای سەرکەوتن لەم کارە گەورەیە بۆ ئێوە فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی. زۆر سپاس بۆ ئێوەش.
ئازیزان بەرنمەکانی ئەم هەفتەیەی پێشەنگ TV کەوتە ڕۆژی چوارشەممە سەبارەت بەو بابەتە گەرمەی تەواوی میدیاکانی جیهانی چنیوە تۆ سەبارەت بە دۆخی پەنابەران لەسەر سنوورەکانی بیلاڕووس و پۆڵندا. ئەم بەرنامە تایبەتیەمان لەگەڵ دەشتی جەمال سکرتێری سەرتاسەری پەنابەرانی عێراقی بوو و تا هەفتەی ئایندا بە هیوای کاتێکی خۆش بوو هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.